پردی دەربەندی ڕانیا بەهۆی کۆنی و زیادبوونی ئاستی ئاوی ژێر پردەکە مەترسی ڕوخانی لەسەر دروست بووە. بەو هۆیشەوە هاتوچۆی ئۆتۆمبیلی بار هەڵگر باسەر پردەکەدا قەدەغە کرا و هاوڵاتیانیش لا کەمتەرخەمی حکوومەت بۆ نۆژەکردنەوەی پرۆژەکان نیگەرانن. ئەو پردە لە ئێستادا لە دارماندایە داوا لە حکوومەتی هەرێم دەکەین کە بە زووترین کات خەمێک لەو پردەی بخوات. هاتوچۆی ڕۆژانەی هاوڵاتیانی زۆر لەسرە پێش ئەوەی کە خوا نەخواسە کارەساتێکی نەخوازرا و ڕووبدا حکوومەت بەهانامانەوە بێ. وەکو دەبینین ئەو پردەی ئێستا زۆر خراپ بووە. بریا یعنی پێشترەکە کۆنکرێت کرابە باشتر بوو لەوەی کە ئێستا بۆ ئاسنانیان کردوون. دەبینین هەر پارچە لە لایشەوە لێ دەبێتەوە. جارێکی ترم پردەکە دروست کراوە ویان دروست نەکردووە کە حیسابی ڕۆژێکی ئەوهان نەکردووە کە ڕۆژ ئاو زیاد دەکا یاخود ئەمجا دوو بە ڕێگەیان کردووە لە سیارەی بار هەڵگرمە دوو ڕۆژە بێرە داهات چۆ ناکرێەوە بزانم شتێکیوان بینی خەڵکێکی زۆر لەم مەتیقەیە ڕێگای ئیشی بێرێ ساگەلابی تێدا قەسالەکان لەو بەرن زۆربەی ئیشەکان بەسەر ئەم دەسرێدا خەڵکێکی زۆر لەسەر ئەم دەسرێ کاتی خۆی کە دروست دەکرام حیسابیان کردوە ئەمڕۆ نەدەبەوە دووبارە ئەمڕۆ دیسان تەندەرێکی بۆ دانێن و پردەکە بگۆڕن بە جۆرێکیکە ئەمجا ئەوی ئێران کە بەری هەڵدا مەترسیەکی زۆری بۆسە خەڵک دروست کردووە پردەش بەتابێت دڵنیانەوە کە خۆڕە ناگرێت. بەڕێوەبەری چاکردن و پاراستنی ڕێگاوبانی ڕاپەڕین باز لەوە دەکات بەشێک لا پردەکە تێک چووە و بە هەمەهەنگی تیمی ئەندازیاری زانکۆی ڕاپەڕین بڕیاریان داوە هاتوچۆی ئۆتۆمبیلی بار هەڵگر لە سەر پردەکە قەدەغە بکەن. و بڕیاری ئەوەمان داوە کە هاتوچۆی ئۆتۆمبیلی بار هەڵگر لەسەر ئەو پردە قەدەغە بکرێت بۆ ئەوەی ڕووداوێکی نەخوازرا و ڕوونەدات. لە ساڵی 2010 هەوڵماندا بۆ ئەوەی پرۆژەیەک هەبوو کە ئەو پرۆژەیە گۆڕینی پردەکە بوو لە پردی ئاسنینەوە بۆ پردێکی کۆنکرێتی و لەگەڵیشیدا زیادکردنی دوو پایە بوو و خۆشبەختانە لە مانگی 12دا توانرا ڕەزامەندی جەنابی وەزیر وەربگیرێت و بودجەشی بۆ دابین کراوە. ئەوەی ئێستا ڕێگرە لەوەی کە ئێمە دەست بە گۆڕنی پردەکە بکەین بەرزبوونەوەی ئاستی دەریاچەکەیە. ماوەی زیاتر لە 30 ساڵ دەبێت دەربەندی ڕانیا بەم شێوەی ئێستا ئاستی ئاوەکەی بەرز نەبووتەوە. ئەگەر بێت و کۆماری ئیسلامی ئێران ئاوی بەنداوی کۆڵەسەر بەر بداتەوە ئەوە ڕێژەی ئاوەکە زیاتر بەرز دەبێتەوە و مەترسی سەر پردەکەش جددیتر دەبێت. ئێران سنوورەکانی خۆی لە زەی بچووک ئاوەکانی بەنداوەکانی بەردەداتەوە. ئێمەش وەکو بەڕێوەبەرایەتی ئامادە باشیمان کردووە ئەو هاوڵاتیانە ئەو گوندانەی لە کەونە سەر ئەو دەریاچەوە ئاگدارمان کردوونەوە و لە هەر حاڵەتێک کە ڕووبدا بە کەمترین ماوە بە خێراترین کات بگەینە شوێنی ڕوودا. دوکان زۆر زیادی کردووە و هاوشێوەی ساڵانی 1970 و 93 دەریاچەکە بە تەواوی خەریکە پڕ دەبێ. پردی دەربەندی ڕانیا کە پشدەر و بیتوێن و بنگرد و دوکان و بناری کۆسترەت بێکەوە دەبەستێتەوە ماوەی 15 ساڵات دروست کراوە و 113 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە و 210 مەتر درێژەکەیەتی و پانیەکەشی 10 مەترە لە باری ئاساییدا بەرگەی فشاری 30 تۆن دەگرێت. بەڵام بەهۆی خراپی کوالیتی پردەکە و بەرزبوونەوەی ئاستی ئاوی بەنداوی دوکان لەم ساڵدا مەترسی لێکەوتنەوەی کارەساتی دڵتەزێنی هاوشێوەی بەنەمەکەی مووسڵی لەسرە. ڕێنازەر سەلان، کەناڵی ئاسمانی پێیام، دەڤەری ڕاپەڕین.